دەزانین لۆلێرێ؟ نازانم. نازانین لۆلێرێ؟ نازانم. ئەو شمێ دەناسی؟ دەبینم پێ دەکەنی و دەگریەی لەبەر چ؟ غەریبی سارای دەکەم. غەریبی سارای دەکەی؟ کەسە غەریبی کەسێک و کاتن دەیکوژی؟ ئەمە نەمکوژێ سەیدی. تۆ ئەو قسەی مەکە، من سارام خۆش دەویست. ئەگەر خۆش دەویست دۆکوشتت. سەیدی نارم بۆ قسەی مەکە، ئەمە نەمکوشتێ، بە قورئان ئەمە نەمکوشتێ وەڵا. بێدەنگ ئەگەر نەتکوشتیا ئەوە نامەی جەنابەت نییە، نامەت لۆ ناردیا، هەڕەشەت لێ کردیا. ئەمە نیمە، ئەمە نیمە. لە نامەکەی پێت گوتیا یان جودا بۆ لە مێردەکەت، ئەگەر جودا نەبیەوە دەتکوژم لەبەر چ؟ سەیدی وام نەوەم نووسیە، بەس بەخوام ویستم بەس بیترسێنم، یعنی تێبگا کە خۆشم دەوێت. ئەتوو کوڕەشی ئاقڵی، مستەقبەلی خۆت مەفەوتێنە، چی هەیە ڕاست و ڕەوان بەم برێ، پێم برێ لۆ کوشتت. بە قورئان سەیدی من نەمکوشتێ، وەڵڵاه من نەمکوشتێ، بە چ باوەڕ دەکەی؟ ئەخرە من سارام خۆش دەوێت، نایکوشم نا. بێدەنگ جوان تەماشاکەی، ئەو ڤیدۆیە جەنابتی یان نا؟ وا قەرە بە قەرەیان دەڕووی. تاقیبم دەکردن، دەزانم نایەتەوە جارێ. تاقیبیشمان دەکەی، ئاخە خێرە بۆ وازم لێ ناهێنی. سەیدی ئەمن بووم ئەو لە پارچی بەس سومەکەنی قسەت لەگەر بکەم لە ڕوونکەمەوە کە هەر خۆشم دەوێت، قەت لە خەیاڵم دەرناچێ، هەر عاشقیمە. کاکە ئەو ئافرەتە مێردی هەبووە، لەگەڵ مێردی خۆی بووە، چوتە ڕێی خۆی، عاشقی چ بووی؟ لۆ واز دێنەینە. سەیدی وەڵڵا من عاشقی بووم، بە قورئان بۆ خۆشم دەویست، بەس ئەو مێردی بە من نەکرد. بێدەنگ کەواتە مێردی پێ نەکرد دەبایە واز دەبینی، دوای ئەوە چ ڕەوشتەکە؟ خوشتی تو ئەگەر بستە ڕێی خۆی لەگەر پیاوی خۆی بی و گەنجە واز دێنێنتن ئەتوو مەوقف چ دەبیتن؟ سەر بلند بکە. جەنابەت چاری دە لە چی بوو؟ چت دەکرد؟ سەیدی وەڵڵا چاری دە لە مارێ بووم، بە قورئان لە مارێ بووم، نەچوومە دەرێ. یەک دەقە چ سارێک هەیە تو؟ من نیسان ڤێرسامە. نیلیا؟ نیلیا. سێ شایەت هەیە کە ئەو ئافرەتە و ئەو منداڵە بەو سارە لیدرا بۆ سارێ کوژرایە. سەیدی خۆ بەزە من سارەم نییە، نیلی بی. بێدەنگ بە چ پێکەنیتە؟ بێدەنگ بە بابا ئەتوو پێ دەکەنی ئەنی بەتەمای توێ ئەم بە ئاقارشکەدا بەی نامەکە ئیتووە، ڤیدۆیەکە ئیتووە، سیارەکە ئیتووە، کەواتە ئەتوو کوشتیتت. وەڵڵا سەیدی ئەمن ئەو ڕۆژێر سیارەم نەکرد نەبوو، بە قورئان یوسفی برام سیارەکەی بردم، پێچوو بۆ دهۆچێ. چی برات؟ یوسفی برام. ئەلو بەڵێ قوربان. مەفرۆز ئامانج؟ بەڵێ. کاکە ناوی یوسف سالم فەیزوڵای ئیزافەی سەر دۆسیای سارە و منداڵەکەی بکە. باشە بە سەرچاو گەورم. باشە جەنابی دادوەریش لێ ئاگادار بکەوە کە ئەوەش پەیوەندی بەو دۆسیە هەیە. باشە بە سەرچاو گەورم، ئێستا کتابێکی بۆ ئۆکەین بە سەرچاو. تا باش جبدێ هەوڵ مەدا ئەمە فریو بدەی، ئەمە ڕۆژانە زۆر خەچی شتو دێتە کەلمان، هەوڵدا ڕاستەکان بە یاسا بڕی، ڕاستەکان بەمە بڕی، لۆ ئەوەی حکمت کەم بیتەوە، هەتا ئەو دۆسێش یەکلایی نەبتەوە ئەتوو ئازادی نابینی و ڕۆناکایی نابینی. باشە؟ سیروان وەرە کاکە بیبە.